بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆمە خۆشحاڵەزانم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بێەوەی بەڕێز و خۆشەوی شادەبمەوە. ئەنجامەکانی دوێنێ لە گرنگترینیان بەدەستێنانی جامی نەتەوەکانی ئەفریقا بوو لەلایەن هەڵبژاردەی کۆتدیڤارەوە و هەروەها ئەو دەستکەوتە کە بۆ کۆتیڤار بووە دەستکەوتێکی مێژووی کە لە قۆناغی کۆمەڵەکان ڕانەرەکەی دوورخستەوە دواتر فای بە شێوەیەکی کاتی پاژەوەی سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو بۆ ڕانەری هەڵبژاردەکە و توانی لارەکانی داهاتوو بربەستی هەڵبژاردە گەورەکانی سەنیگال و کۆنگۆ و مالی تێپەڕێنێ و دواتر لە سەحسابی نەیجیریا بۆ پاڵەوان کە یاری قۆناغی کۆمەڵەکانیشی پێ دۆڕاندە بوو. ئەمە دەستکەوتێکی مێژووی بوو بۆ کۆتدیڤارەکان و ئەمساڵ لە هەردوو پاڵەوانتێکە چ جامی نەتەوەکانی ئاسیا چ جامی نەتەوەکانی ئەفریقا هەڵبژاردەی میواندار بوونە پاڵەوانی جامەکان کامە کۆمەڵێ تێبینیشی لەسەرەوە لامان کاتدا ئەحەقێتێکیش دەدرێت بە هەڵبژاردەکان. لە ئەنجامەکانی دوێنێ خولەکانی ئەوروپاش بردنەوەیەکی گرنگی مانچستەر یونایتد بوو و هەروەها یەکسانبوونی بەرشلۆنە بوو یەکسانبوونێک بە تامی شکست لە خولی ئیسپانیا کە ئەمە دوو حاڵەتی جیاواز و تایبەتمەند بوون کە لە هەردوو پاڵەوانتەکەدا تۆمارکردن و لە بردنەوەکانی دیکەش میلان سەرکەوتنێکی گرنگی بەسەر ناپۆلیدا تۆمار کرد کەم سەرکەوتنی میلان بە ڕێژەیەکی زۆر گەشتنی بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بە ڕێژەیەکی زۆر لە سوودی خۆی یەکلا کردوێتەوە لە یاریەکانی داهاتوو ئەرکی ئاسانترە کە بە هەر جۆرێک لە جۆرەکان میلان دەتوانێت ئەمساڵ لە چوار پلەکەی پێشەوەی ڕیزبەندی بێ لە نێویانەکانی ئیتالیا کە ئەمەش دەستکەوتێکی گرنگ و تایبەت دەبێت بۆ میلان و دەبێتە دەستکەوتێکی تایبەتیش بۆ ستیفانۆ پیۆلی ئەگەرچی ئەمساڵ ئامانجی میلان گەورەتر بوو بەڵام بارودۆخی میلان و ئەنجامەکانی میلان لە وەرزی ئەمساڵ بەو جۆرەی لێهاو کە میلان لەسەر پاڵەوانتی یۆرۆلیگ ڕکابەری دەکاوە هەروەها لە پاڵەوانێتی ئیتالیا شات تەنها پلەکانی سێم و چوارەم دەگرێت. باس لە دوو ڕاهێنەردەکان تینهاگ و چاڤی هێرناندێز کە هیچیان کۆتایی بێت. باس لە دانەیەکیانەکەم بە کۆتاییاتنی هیواکان تەنها هیوایەک ماوە کە چامپیۆنز لیگە ئەویش پێشبینی ناکرێت لەوەی ئەم تیپە لە چامپیۆنز لیگا دەستکەوتێکی وا بێنێت و ڕاهێنەرێکیش هێدی خۆی ڕێک دەکاتەوە. با من سەرەتا لە تینهاگەوە دەست پێ بکەم لەسەر دۆخی مانچستەر یونایتد. نابێت تۆ سەرکەوتن بەسەر ئەستۆن ڤیلا بە ئەنجامێکی سادە بینی لە یاریگای ڤیلا پارک. سەرکەوتنی دوێنی مانچستەر یونایتد سەرکەوتنێکی تایبەت بوو. سەرکەوتنێک بوو کە تینهاگ و مانچستەر یونایتد وەڵامێکی دا بە هەمووان وتیان ئێمە ئێستا بارودۆخمان خەریکە ڕێکتر دەبێت ئێمە دەچینەوە سەر دۆخی یاسایی ئێمە دەچینەوە سەر دۆخی مانچستەر یونایتدەکەی وەرزی ڕابردوو کە گەیشتونەتە چامپیۆنز لیگ چونکە ئەبێ بزانن کە مانچستەر یونایتد ئامانجی بردنی نازناوی پریمەر لیگی نییە بەڵکو بۆ تمۆحێکی کەمتر دەجەنگێ بۆ تمۆحێکی خواردتر لە نازناوی پریمەر لیگ دەجەنگێ. بردنەوە لە ئەستۆن ڤیلا لەسەر یاریگای ڤیلا پارک بۆ مانچستەر یونایتد گرنگە بە تایبەتی لەم چەند شکستەی ڕابردوو. ئەوەی کە دەمەوێت یەکەم خاڵ ئاماژەی پێ بدەم لەسەر تینهاگ و هەموو کاتێکی ئێمە لە تۆپی پێیا باسی دەکەین پێش لایانی تەکتیکە و حاڵەتێکی دیکە لایانی دەرونیە. تینهاگ پاش ڕۆشتنی سانچۆ و پاش گۆڕانکاری لە خاوەنداری یانەکە یەکەم کارکەیشی کرد لەگەڵ ئەم تیپەیە ئێستا دەبینرێت لە گۆڵپارێزەوە تا یاریزانەکەی سەرکورسی یەدەک لە مانچستەر یونایتد لە ڕووی لایانی دەرونیەوانێ ئەم تیپە ئامادەترە. ناڵێن گۆڕانکارەکانی تینهاگ لە هێنانی یاریزان و لە نە ئەوەی دەبینرێت لە مانچستەر یونایتد ئێستا یەکەم خاڵکە بەهێزە لە تینهاگا دەبینین لە ڕووی دەرونیەوە ئەم تیپە ئامادەترە. چی پێکراوە؟ دەرونیان ئارام کراوەتەوە لەسەرەوەی ئەم تیپە دەبێت بۆ بردنەوە بجەنگە دەبێت هەموو هەوڵەکەت بۆ بردنەوە بێ. حاڵەتی ڕابردوو کە تۆ یاریەک داهاتە ناو مانچستەر یونایتد تیپێکی بێڕۆحیەت بوو تیپێک بوو کە وا دەردەکەوت کاردانەوەی بەرامبەر ئەنجامەکان نەبێ کاردانەوەی بەرامبەر تیپەکان نەبێ ئەم حاڵەتە گۆڕا لە مانچستەر یونایتد. ئەمە چییە؟ ئەڵێن گۆڕانی بەسەر هاتووە ناڵێن مانچستەر یونایتد تەواو ڕۆی نە ئەڵێن ئەمە گۆڕانی بەسەر هاتووە ئەمە خاڵێکە کە تێیدا دەبێت ستایشی ئێرێک تینهاگ بکرێت کە ئەمە گۆڕانکاری کردووە لەم تیپە. ئێمە لێرە لە شیکاری وەرزشی بۆ دەرخستنی ڕاستیەکان کار دەکەین گوێ نادەین بەوەی کە ئەم ڕانەرە پێشتر چۆن بۆ چۆن نەبوو یاخودەوە تا خۆمان محیبەت نە کە شتێک چاک بوو
ئێمە دادپەروین بۆیە دەمانێت بۆ جیاوازی خۆمان دەرخین لە کاتی باشیەکانە ئەمۆسفی چاکەکانەکەین و کاتێکیش خراپ بووین یین باسی خراپەکانی کە چاک بووی پێویست ناکەوانی کە بە خراپی باسمان کرد ڕەخنەوان لێگرن بە پێچاوانە شعینشت ڕاستە بێت. لایانی دەرونی بە بڕوای من یەکەم خاڵەکەمان سەرناتی دیشی لەسەر کردو. لایانی دووەم گەڕانەوەی بەشێکی زۆری یاریزانە پێکراوەکان لە گرنگترینیان گەڕانەوەی کاسمیرۆ، گەڕانەوەی ڤاران، گەڕانەوەی هاری ماگوار. هەمیشە من لە هاری ماگوار ئاماژەم بۆ کردو. هاری ماگوار بەرگریکارێکی گەورەیە، بەرگریکارێکی لێزانە، هەموو یاریزانێک دەکەوێتە هەڵەوە. تۆ وەرە لیڤاندۆڤسکی بە هەر وەرە بەراورد بکە. ئێمە لیڤاندۆڤسکیمان بینیۆ لە بایر مونیخ سەرکرداتیم تیپەی کردو و لە وەرزێکا 45-50 گۆڵی تۆمار کردو. ئێستاوە تا لیڤاندۆڤسکی یاماڵ شەوی ڕابردوو چەند تۆپیاوە ناتوانێت گۆڵی پێ تۆمار بکات. هەموو یاریزانێک قابلی غەڵەت. هالاند گۆڵکارێکی وەحش و ناوازێ لای هەمووتان ئاشکرا. هیچ کەس لە ماوەی ڕابردوو هێندەی هالاند گۆڵکار و تۆقێنەر نییە لە گۆڵ تۆمارکردن. بەڵام چەندین یاری بینی و تا هالاند لە بەردەم سەرهێڵی گۆڵ لە چەند ئینفراد دەفەوتێنێ. ماگواری ژەرەوە هەڵەیەکە. ماگواری ژەرەوە هەڵانەکە. بەس چییە؟ چواردەوری هالاند باشن ئەگەر یاری هالاند فریاد ڕەز نەبێوانی دیکە دەبنە فریاد ڕەز عیبەکەی هالاند داپۆشن. بەڵام لە مانچستەر یونایتد چواردەورەکەی لە ماگوار باشتر نین. بۆیە هەڵەکانی ماگوار هەمیشە دیار بۆ بە مانچستەر یونایتدەوە. شتەکان بەم جۆرەیە، نەک ئەوەی کە تۆ دانیشی بەرپرسیارەتێکە بەی بەملی یاریزانە کە یاریزانێ بەم جۆرە تەسەڕوفی کردو یاریزانێ بەرپرسیارەتی ئەم شکستە لاستۆ بگرێن نەخێر. بۆیە مانچستەر یونایتد لە ڕووی گەڕانەوەی یاریزانە پێکراوەکانی شۆوە توانیوێتی تیپەکەی باشتر بکات. و یاری پێکردنی گارناچۆ و یەدەکردنی ئەنتۆنی بڕیارە دروستەکەی تینهاک. ئێمە ئەمان و تینهاک خەریکی چیە لە مانچستەر یونایتد؟ هەمووتان شایەتیەوەیەن لە چەندین بەرنامەیەمە باسمان لەوە کردووە تینهاک بۆچی پشت بە ئەنتۆنی دەبەستێ؟ ئیشی ئەنتۆنی چیە لە مانچستەر یونایتد؟ من تەنانەت بۆ چەند هاوڕێیەکی ژەو کۆمنتەم کردووە. تۆ بەس پێم بڵێن ئەنتۆنی ئیشی چیە لە مانچستەر یونایتد؟ ئەنتۆنی لەسەر کورسیە دەک ئاستی خۆت پێشکەش ناکەی هەچ کەسێکی 100 میلیۆنم پێیابی فەرموو بۆ سەر کورسیە دەک چونکە تو ئاستی خۆت پێشکەش ناکەی ئێدەوە تا ئەنجامەکانی مانچستەر یونایتد دەبینی. مانچستەر یونایتد هێدی دێتەوە نێو ڕکابەری چی؟ گەیشتن بە چامپیۆنز لیگ. گەیشتن بە چامپیۆنز لیگ کە بلیتی ئەستۆن ڤیلا بلیتێکە کە هەمووان لەسەری دەجەنگن. گرەوکردن بە ئەستۆن ڤیلا من هەمیش لە کاتی ئۆنای ئەمریش وتم گرەوکردن بە ئەستۆن ڤیلا جارێ قورسە. ناکرێم تیپە خۆ ناکرێ بەردام بێمە ئێمری تەجروبەی پاریس سەن ژێرمانمان هەیە، تەجروبەی ئەرسناڵمان هەیە کە نەیتوانیوە لەگەڵ مامەڵە سەختەکانە بگاتە ئەنجامی تاو. ئێستش بۆ عینن دۆخ بۆ ئەستۆن ڤیلا دۆخێکی تەواو. هەرەم ئەستۆن ڤیلایە ئەگەر هەیە تووشی داڕمان بێ. بۆیە بلیتەکەی ئەستۆن ڤیلا ڕکابەرێکی زیاتری لەسەر دەکرێت. تقریباً ینی بەوە دەکرێت کە ئەم ساڵ پریمەر لیگ 5 تی بگاتە چامپیۆنز لیگ کە پێت دەڵێن بریتی ئەستۆن ڤیلا ڕکابەری لەسەر بکرێت. چونکە لە ئێستاوە تقریباً 3 بلیتی چامپیۆنز لیگ لە ئینگلتەرایەک لابۆتەوە. مانچستەر سیتی و لیڤەرپۆڵ و ئارسینال بە ڕێژەیەکی زۆر ئەم بلیتانە یەکلا بوونەتەوە کە ئەم سێ تیپە دەگەنە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. ئەوەی کە نزیکترین کەسە بۆ بڕینی بلیتی چوارەمی ئینگلتەرا تۆتنهامە. بەڵام لە یادم نەکردووە ئەو چێڵسی کە من دامنابوو بلیتێکی چامپیۆنز لیگ بڕێت ئێستا ناوی نەماوە. ئەو باچاکزان من ئەوەش لە یاد ناکەم. لەبەرەوە تۆتنهام ئەگەری بلیتی چوارەمیە کە من دەڵێم بلیتەکەی ئەستۆن ڤیلا شەڕی لەسەر بکرێت ڕێژەی یانەکانی چامپیۆنز لیگ زیاد کراوە لای هەمووتان ئاشکرا. لە 32 بۆ بە 36 چوار بلیت زیاد دەکرێت. بە ئەگەرێکی زۆر یەکێ لەم بلیتانە دەبێت بۆ ئینگلتەرا بێت. بە ئەگەرێکی زۆر بە حوکمەوەی پرێمەر لیگ بەهێزترین خولە، پرێمەر لیگ بە چێشترین خولە، پرێمەر لیگ زۆرترین داهاتیە، ویانەکانی زۆرترین پارە خەرج دەکەن لە مێرکاتۆکانە، زۆرترین یاریزانی گەورەیان تێدایە. بۆیە بە ئەگەرێکی زۆر بلیتی پێنجەم لە ئینگلتەرا ئەم ساڵ ڕەنگە بگاتە چامپیۆنز لیگ بە بڕوای من ئەو بلیتە بدرێ بە ئینگلتەرا. ئەم ڕکابەریەش لە نێوان نیوکاسڵە، لە نێوان مانچستەر یونایتدە، لە نێوان ئەستۆن ڤیلایە، لە نێوان برایتۆنایە و لە نێوان وێستهام و لە نێوان چێڵسی بە تایبەتی چێڵسی ئەگەر یاری ئەم شەو بەرێتەوانێ یعنی دەتوانێت بێتەوە نێو ململانێکە بە تایبەتی چێڵسی کە لە ئای کەپیش نیوکاس یعنی ئەمە دووەم شکستی ئەستۆن ڤیلایە لە یاریگای ڤیلا پارک بەرامبەر بە چێڵسی بە 3 گۆڵ شکستی خوارد
بەرامبەر بە مانچستەر یونایتد دیش بە 2 گۆڵ شکستی خوارد. زیاتر لەسەر مانچستەر یونایتد بدوێم زۆر هاوڕێ ینی باس لەوە دەکەن بۆ ماکتۆمینای هەموو یاریزانێ هەموو یاریەک وەکو یاریزانی یەدەگیش بەشداری پێ دەکرێت و دەبێتە فریادڕەسی ئەم تیپە و دەبێتەوەی ئەوەی کە سەرکەوتن بۆ تیپەکە دەسەبەر بکات بۆ لە پێگاتی سەرەکی پشتی پێ نابەسترێ. من دای مەڵێم دابەشبوونەکانی ڕایەنەر لە یاریدا یاری دوای یاری گۆڕانکاری لێ بەسەریە مەرج نییە هەموو کاتێ ڕایەنەر ئەم یاریزانە بتوانێت لە پێگاتی سەرەکییا پشتی پێبەسترێ. کۆمەڵە یاریزانەیە تۆ دەتوانیت وەکو یاریزانی یەدەک هەمیشە ئیسفادەی لێ بکەی و بتانی بەرامبەر تیپەکان بەکاری بێنی تۆ ڕۆبەڕووی بیتۆ بۆی کە تۆ بتانی ئیسفادەیەک لە تواناکەی بکەی و بتانی سەرکەوتنی پێبێنی. یعنی لە برایم دیازی هەمیشە وتومە برایم دیاز دەبێت یاریزانی یەدەک بێ لە ڕیال مەدریددا هەموو یاریەک بۆ یاریزانی سەرەکی نابێت چونکە تاقە و توانای بۆ یاریزانی سەرەکی نیە. ماکتۆمینای ڕێک جۆرێکە لەم یاریزانانە. ئێستا لە چەند یاری ڕابردوو پاشگەڕانەوەی کاسمیرۆ کە ماینۆش لەو مەرکەزەدا یاری دەکات دۆخی مانچستەر یونایتد لەگەڵ کاسمیرۆ ماینۆ دۆخێکی باشترە ئۆکرەی زیاتری پێوە دیارە چونکە پەستانەکانیشان لەسەر هێڵی بەرگریم تیپە کەمتر کردوێتەوە. بەڵێ گۆڵ لەسەر مانچستەر یونایتد تۆمار دەکرێت بەڵام هاوشێوەی ڕابردوونی ئاسان گۆڵی لەسەر تۆمارکرێت. ماکتۆمینای کە یاری دەکات شانبەشانی کاسمیرۆ بە یا شانبەشانی هەز ناوەندێکی دیکە یاری دەکات شێوازی یاریکردنی ماکتۆمینای لە شێوەی یاریزانێکی ژمارە 6 ئەچێت چۆن ژمارە 6 ڕاستە وەکو ناوەند لە ناوەند ئیرتیکاز یاریەکە بەڵام زیاترەوەی کە دەردەکەوێت ئەو وەکو ژمارە دەیەک دەچێتە پشتی هێرشبەر وەکو ژمارە 8 لە باڵەکانەوە دەردەکەوێت لەوەی کە دیوی لایانی هێرشبەرەکەی جێبەجێکا و دەبێتە ژێرشبەری ژمارە 9 دەچێتە ناو بۆکسەوانە کەمتر لایەنە بەرگریەکەی جێبەجێکا کەمتر یاریزانێکی 6 تاو دەردەکەوێت. بۆیە ئەم جۆرە یاریزانە دەبێت تووکو یاریزانی یەدەگی ئیسفادەی لێ بکەیت لە حاڵەتی پێویستە سوود لەم یاریزانە وەربگری. یەکەم جار پێویستە بە ڕاگررتنی تیپە بەڵێ تینهاک لە ڕێگەی ماینۆ لە ڕێگەی کاسمیرۆ تیپەکە ڕادەگرێت. دواتر کە من پێویستم بە گۆڕانکاریە کۆڕانکاری دەکا ماکتۆمینای بەشداری پێ دەکا. ماکتۆمینای بۆم چەند خولەکەی کە بەشداری پێ دەکرێت هیچ گرفتێکی نییە و یاریزانێکی باشە بەڵام بۆ سەرەکی نابێت بۆ سەرکی دۆخەکە لەسەر مانچستەر یونایتد تێک دەچێت چونکە بۆ ناوەندی مانچستەر یونایتد تێک دەچێت تۆ ناکرێت ڕاشفۆرد و فێرناندێز و گارناچۆ یاری پێ دەکەی هۆڵاند لە پێشەوەیە 4 یاریزان هێرشبەری یاری پێکەی ماکتۆمینایش بخەیتە پاڵی بیکەی بە 5 یاریزان ئەمە بۆ پێگاتی مانچستەر یونایتد نابێت بۆ پێگاتی تیپێکترە بێت بەس بۆ پێگاتی مانچستەر یونایتد نابێت. بە هۆکاریەوەی لایەنی بەرگریەکەی بە بڕوای من ئەو پێرفێکتە نیە و ئەو ژمارە 600% نیە ماکتۆمینای بۆیە دەبێت هەمیشەوەکو یاریزانی یەدەگ مامەڵی لەگەڵ بکرێت چونکە ڕاگررتنی ئەنجام بۆ مانچستەر یونایتد زۆر گرنگە چونکە ئێستا مانچستەر یونایتد بۆ گۆڕانکارانەی دەیکات توانای هەیە تیپەکە دەرونیان ئارام بۆتەوە و توانایەوەی هەیە کە لە کۆتاییەکان ئەنجامەکەیەک لابێتەوە. هەموو ئەم کارانە ستایشە و دەگەڕێتەوە بۆ تینهاک و لەگەڵ یاریزانەکانیشیدا تیپ بە کۆمەڵ سەرکەوتن بەدەستێنێ و بە کۆمەڵی شکستێنێ هیچ کەس بە تەنیا خاوەنی سەرکەوتنی و هیچ کەسیش بە تەنیا خاوەنی شکست نییە. بۆیە لێرەدا من دەمەوە بڵێم لەسەر تینهاک مانچستەر یونایتد شانی ستایشکردنە بەڵام ئەم ستایشکردنە لەگەڵیشیا ئەم هەموو ستایشکردنە باس دەکەم لەگەڵیشیا پێت دەڵێم ئەمەی مانچستەر یونایتد دەیکا و ئامانجە نییە کە سەرەتای وەرزەم تیپە هەیە بوو. ئەمەی مانچستەر یونایتد ئێستا ڕکابەری بۆ دەکا ئەو پلانە نییە کە مانچستەر یونایتد و کاریگەڕیانەکە لە سەرەتای وەرزە هەریان بوو چونکە مانچستەر یونایتد پلانی گەورەتریە بوو لە سەرەتای وەرزە بتان نەچێ مانچستەر یونایتد هەرزوو تموحی وەرزی ڕابردوو گەیشتۆتە چامپیۆنز لیگ پلەی سێمیەنەوە بۆ ئەم ساڵ ئامانجی گەورەتر بووە بەڵام هەرزووەم ئامانجەی نەما لە پریمەر لیگە لە چامپیۆنز لیگ هەر عەلەقەل گەیشتن بە قۆناغی 16 گەیشتن بە ئەوروپا لیگ هیچیانی نەتوانی دەستەبەر بکات کەواتە وەرزێکی شکست خواردوو بۆ مانچستەر یونایتد بەڵام ئێستا گرنگە هەر نەبێت تۆ ئامانجێ پێشی بە بڕوای من قورسە مانچستەر یونایتد بگاتە چامپیۆنز لیگ بە پێنجەم بلیتی شەوانێ قورسە مانچستەر یونایتد بگاتە چامپیۆنز لیگ بە چ مەرجێ بەو مەرجەی ئەستۆن ڤیلا و تیپەکان ینی دەرکرێن لە پاڵنتە ئەوروپیەکان بێنەوە بۆ ڕکابەری پریمەر لیگ چونکە ڕکابەری پریمەر لیگ ڕکابەرێکی سەختە هەموو کات گۆڕانی ئەنجامەکانی تێدا ڕوودەدا بەڵام لە هەمان کاتدا ئەم ڕێکردنەوەی تیپە ئەم
هێنانەوەی تیپا ئەم ئارامکردنەوەی تیپا ستایشە بۆ تینهاگ و باسی لێوە دەکرێت. باسی بەرشەلۆنە دەکەم بەڵام هەمیشە لەسەر بەرشلۆنە وتومە و دەشیڵێمەوە پێشتریش پۆستێکم لەسەر بەرشلۆنە کردووە. بەرشەلۆنە ئاڵۆسترین تیپە کە تۆ بتەوێ قسەی لەسەر بکەیت چونکە کاتێک دەتەوێت باسی بەرشەلۆنە بکەیت بە حکمی و هەموو هاندەرەی کە هەیەی بە حکمی ئەو هەموو ئاواز خوێنەرەی کە لەسەر بەرشلۆنە دەخوێنێت هەر هاندەری ڕاستەقینەی بەرشلۆنێ من کۆمەڵی هاوڕێی ئەزیزمەیە کە لە نزیکەوە لە هاندەری بەرشلۆنەن و پەیوەندیشی تونند و تۆڵمانێ پێکەوە گفتوگۆ دەکەین بۆ نمونە ئەگەر من کاکفەراد و کاکامران بە نمونە بێنمەوانێت دوو هاندەری سەرسەختی بەرشلۆنن یەکیان چاوی زۆر بەدڵێ یەکیان چاوی بەدڵ نییە. بەشێکی دیکەی هاندەران هەیە من کۆمەڵی هاوڕێی ئەزیزمێ لە فەیسبوک بەردەوام گفتوگۆ دەکەین گلەی لە چاویە پێی وایە هێشتا بەرشلۆنە بەهێزە هەر بەشێکی هەیە کە هاندەری میسیە پێی وایە بەرشلۆنە دەبێت ئەم ئامانجە یعنی سەیری کە دۆخی بەرشەلۆنە دۆخێکی زۆر زۆر ئاڵۆزە جیاواز لە هەرتی پێشی دیکە بەڵام من پێت دەڵێم دۆخی ئەمانە هیچی لە بەرچاو ناگرم یەم واقعەتێکی بەرشەلۆنە بۆ باسەکەم واقعەتێکی بەرشلۆنە بۆ باسەکەم بە دیوی چاک و بە دیوی خراپ. چاوی کۆتایی هات ڕاستە وتوتی کۆتایی وەرز دەڕۆم بەڵام یەکسانبوون لەگەڵ گرانادا و کۆمەڵی ئەنجامی دیکە کە بۆم تیپە بەدەست هاتوون سلمێنەری ئەوەیە کە تۆ نابێت سەرکرداتیم کەشتی بەرشەلۆنە بکەی بەو ئامانجەوەی کە تیپەکە هەیەی بە بڕوای من مەوکو قەنەعاتی خۆم لامپارد پێرلۆ چاوی ئەلۆنسۆ یعنی کۆمەڵە یاریزانی دیکە ئەبووە ئەمانە ڕاهێنەری زۆر سوپەریان لێ دەربچێ تۆ سەیری لامپارد کە لە کاردیف عیبی نەبوو پێما بە ڕاهێنەری کاردیف سیتی بوو دێربی کاونتی لامپارد لە دێربی عیبی نەبوو پێرلۆ جێرارد لەگەڵ گلاسکۆ ڕێنجەرزە عیبیان نەبوو ئەم ڕاهێنەرانە چاوی تا ڕادەیەک لەگەڵ سەدا کار چەندە تەجروبەی ئەوروپا نەبوو بەڵام سێری کێسە ناوەکان نەما سێک ناومان هەیە لەم کۆمەڵایە بەس چابی ئەلۆنسۆ بۆ چابی ئەلۆنسۆ بە عاقلانە کارەکەی دەست پێ کرد بە عاقلانە هات چی کرد یەکەم ئەرێکەوەری گرت چی کرد هات بایر لیڤەرکوزنێکی لە ئەڵمانیا وەرگرت لە کۆتاییەکانی ڕیزبەند بوو لە دۆخێکی شێواوە بایر لیڤەرکوزنی وەرگرت هات تیپەکەی ڕێکردوانێ تیپەکەی گەیاندەوە ئێوروپا لیگ و هات ئەم ساڵەوە تا پێشەنگی بۆندسلیگای گرتووە تیپێک کە کەمترین پەستانم لەسەر بێ ئێلام پارتۆ هاتووی بۆ چێلسی لە چێلسیا زۆرترین پەستانت لەسەرە کاک پێرلۆتۆی بۆ یۆڤانتۆس لە یۆڤانتۆس زۆرترین پەستانت لەسەرە ڕاستە جیرارد ڕێگەکەی باشتر بوو لە ڕێنجەر ستایش بوو بەڵام هەر پەلەی کرد لە هاتنە پرێمەر لیگ ڕانەراتیکردن لە پرێمەر لیگ دۆخێکی زۆر قورسە یانەکانی پرێمەر لیگ سەرجەمیان بەهێزن سەرجەمیان بۆ بردنەوە یاریەکەن تۆ کێشت لەمەیە لەگەڵ لە پریمەر لیگە ئەکرێت ئەمانە هەمویان ڕانەرێکی سەرکەوتوو بوون ئەگەر بە ڕێگەیەکی من ئێستش پێ دەڵێمەوە لامپاردیش و چاویش و پیرلۆش دەکرێت ڕانەرێکی سەرکەوتوو بن لە تۆپی پێ ڕانەرێکی پێرفێکت بن لە تۆپی پێ بەچی بە هۆکاری ئەو مەرکەزەی یاریان تیا کردووە بە هۆکاری ئەو ڕانەرانی مامەڵیان لەگەڵا کردووە کە هەمیشە ئەفکارەکانی ڕانەر ڕاستەوخۆ لەم یاریزانانەوە دابەش بۆ بە یاریگادا من بۆ چابی ئەلۆنسۆش دوێنێ پێم وتن تم چابی ئەلۆنسۆ بە یاریزانیش ڕانەر بۆ لە یاریگادا بەڵام بۆم یاریزانانەش عینن شت بووە ڕاستە بە یاریزانیش ڕانەر بوون لە نێو یاریگادا بەڵام ئەو ڕێگەیە کامەیە کە تۆ پێیدا دەڕێت تۆ لە سەدی قەتەریەوە یەی بۆ ڕانەراتیکردنی بۆ بەرشەلۆنەیە کە خاوەنداری مێسی بۆ کە لە 5 ساڵی ڕابردووشی مێسی لە 5 ساڵی کۆتایی مێسیش بەرشلۆنە هاندەرەکانی لە ئەنجامەکانی ڕازی نەبوون تۆ بتەوێت بەم خێراییە بەرشلۆن سوور ئەزانی تۆ هاندەرانی بەرشلۆنە ئەم هەموو چاوەڕوانی و لێ ناکەن سوور ئەزانی بەرشلۆنە ئەم هەموو ینی ئەنجامانە و لێ قوبوڵ ناکەن لەوەی تۆ 3 ساڵی تر ئەو بەرشلۆنە بەهێزانیشان بێ چونکە بەرشەلۆنە هەرتوانیوێتی ڕکابەری بکات لە خولی ئیسپانیا ڕاستە تۆ ئەنجامی خولی ئیسپانی بۆیەناوە بەڵام ئەمە تەموحی هاندەری بەرشلۆنە نییە
خولی ئیسپانی بۆ هێناوە نەگەوەی لە قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ ماڵاوایکی ڕاستە چاڤی وەرزی ڕابردوو خولی ئیسپانی بردوێتەوە سوپەریشی بردوێتەوە سوپەر کەپی ئیسپانیا بەڵام کاتێک تۆ لە قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ دەردەکەی ئەمە سەلمێنە کە تۆ تەندروست نی من هەمیشە بەرگریم لە چاڤی کردو ئێستاشی لەسەر بێ بەرگری لە یەکەم من بڕوام وایە ساڵی 2020 چاوی دەتوانێتی پێ دروستکە بەڵام لە ژێرم پەستانەیە چاوی خۆشی دەڕوخێت زۆر گرنگە بۆم ڕانەرانە ئەو ڕێگەیە بدۆزنەوە کە لێوەی دەست پێ دەکەن ئەو ڕێگەیە بدۆزنەوە کە چۆن دەگەنە ئامانج ئەستا ڕێگەی چابی ئەلۆنسۆ بە قەنەعەتی من چابی ئەلۆنسۆ وەرزی داهاتووش نابێ بچێتیانێکی گەورە نابێ پەلە بکات وەکو چۆن ناگلیزمانیان ماڵوێران کرد چولیان ناگلیزمان ڕانەرێکی جوانی لاو هاو لە هۆفینایمەوە دەستی پێکرد کۆمەڵە ئەنجامی باشیێنا چووە لایبزی کۆمەڵە ئەنجامی باشی بۆم تیپێنا هاتن یان بەسەر باریمنیخا بۆ ئامانجێکی گەورە لەسەر ڕێگەکەی خۆی بوو بچێتە ئامانجەکەی بۆ کاریەوەی ئەزمونێکی گەورەی نییە مامەڵە لەگەڵ ئەم ینی لەگەڵ ڕێز و حرمەتەمە بێ بڵم جڕ و جانەوەر لە بەڕێوەبردنی تیپەکانە مامەڵە لەگەڵ ئەمانەیە بکە کەوتە داوێکەوانێ دەرکرا لە ڕانەراتی بارمنیخ ئەوە تا ئێستش بەرپرسیارەتێکی گەورەی دراوەتە پەڵ لە ئەڵمانیا خەریکە داهاتووی ناگلیسمان لە ڕانەراتیە لە ناو دەچێت ڕێگەکە زۆر گرنگە کە چۆن دەست پێ دەکەیت نابێت لە ڕێگەی گەورەوە دەست پێ بکەیت هەموو ڕاهێنەرەکان لە ڕێگەیەکی بچووکۆ دەست پێکەن تۆ مەیە گواردیۆلا وەرگری لە بەرشەلۆنەوە دەستی پێکرد و ئەنجامە گەورەکەی هێنا نە شتی گواردووەکو گواردیۆلا معجیزەیە معجیزە دووبارە نابێتەوە گواردیۆلا هات میسی تەقیەوە لەگەڵیا ساموێلی تۆ زۆر پێرفێکتر بوو لەگەڵیا چاوی و یاریزانەکانی دیکە گەیشتنە ئاستی لووتکە ئەمە یەک جارە نابینێتەوە ئەوە تا فەرمو هانزفلێک ببینن هانزفلێک ئەو ئەنجامی کە بۆ بارینیەنا خۆلابردنی کۆڤاچوو وەرگرتنی فلێک نەبوو دۆخەی کۆرۆنا بوو کە یانەکانی ئەڵمانیا مانگە پێشەوە دەستیان بەڕایانان کردوانی فلێگا ئەو ئەنجامانەی دەسەبەرکەی نا هەمووتان ئێستا ینی شخصیەتی فلێک دەبینن لە بواری ڕایانانە و شخصیەتە گەورەیە نەما ئەبێ بە پرۆژە بڕۆی سەری کڵۆ بکە لە ماینز دۆرتمۆن گەشت یاری کۆتایی چامپیۆنز لیگ هاتە لیڤەرپوڵ یەکسەری پێی وتن بەس چی بوو لیڤەرپوڵێکی وەرگرت کە چەند ساڵ بوو بەدەست وێرانیەوە دەیناڵان هاو بەڕیتم چاوەڕێم کە لیڤەرپوڵێکی گەوری نیشان ناینەوە گواردیۆلا یەکەم ساڵ لە مانچستەر سیتی نەیتوانی وەکو پێویست بێ بەڵام لە ساڵی دووەمەوانێت تیپەکەی کردە تیپێکی تۆقێنەر ئیشکردن بەم جۆرەیە ڕێگە دۆزینەوە بەم جۆرەیە تۆ بەم جۆرە ئامانجەکەت دەپێچی بۆیە چاوی لە بوون بەڕانەری بەرشەلۆنە هەڵی کرد وە خۆشی نەیتوانی ئەو مامەڵە تەندروستە بکات لەگەڵ چاویە نەتوانی ئەو مامەڵە تەندروستە بکات لەگەڵ بەرشەلۆنە بەڵام من وتەیەکم هەیە لەسەر چاوی حەز دەکەم بیڵم لە لای من لە نازناوی خولی ئیسپانی وەرزی ڕابردوو گرنگتر لە نازناوی سوپەرکەپەکە گرنگتر بۆ چاوی دەرخستنی یاریزانێکی ئەستێرە و لاوی وەکو یامین لاماڵە کە ئەوەی دەبینرێت لەم کوڕە ئەوەی ئاست و توانای ئەم کوڕە بەدی دەکرێت ئەم کوڕە بە هەموو واتاکانی یاریزانی واتە یاریزانی لە خۆیان کۆکردۆتەوە لە ڕووی دەرچوونەکان لە ڕووی تێپەڕاندن لە ڕووی تۆپ دابەشکردن لە ڕووی تۆپ هەڵدان بۆ هاوڕێکانی لە ڕووی جوهودکردنی نێویاریگا مامەڵەکردنی تەکتیکی لەگەڵ پلانەکانی ڕاهێنەرە تەکنیکی یاریزانەکە بە تۆپەوانێ و بەبێ تۆپەوانێ هەموو ئەم ئاماژانە لە یامین لاماڵ ئێستا ڕەنگە زۆر هاوڕێ بڵێن کاکە ئێمە زۆرتر پێشتریش کریستیان تیۆمان بینی و ئیزاکیونکامان بینی و ئانسۆفاتێمان بینی و ئەم گوێیەوە کە یارەکەی بلباو یاریکردبینی و هەموو ئەم ناوانەمان بینی و دواتریش تیاچوون ڕاستە قسانە تەواوە من نام بڵێم یامین لاماڵ ساڵی 2027 تۆپ یاڵتونیە باتەوە نە جیاواز لە هەر یاریزانێکی دیکە کۆمەڵێ مواسەفاتی تایبەتمەند هەیە لەم کوڕەدا لەم تەمەەن 16 ساڵەیە 16 بۆ 7 ساڵە چێ کۆمەڵێ تایبەتمەندی تایە کە کە منە و یاریزانانەی کە بەو شێوەیە ینی ئەو توانایان تێدا بێ و ئەو هێز و تاقەیان تێدا بێ بتوانن بەو جۆرە مامەڵە بکەن با بە 16 ساڵی یاریزانی منتەخەبی ئیسپانیە پشتی پێدەبەسرێت
و مواسەفاتەکانی یاریکردنی ئەو سیفاتانەی کە لەم کوڕەدا لە یاریزانی کۆمەڵە شتی تایبەتمەندن کە لەکەم یاریزانە هەیە. ئەگەر چاوی هیچی بۆ بەرشلۆنە نەکردبێ، چاوی هەموو کارەکانی لە بەرشلۆنە غەڵەت بێ، هەمووی خراپ بێ، هەمووی سەرزەنش بکرێ، دەستکەوتەکەی بە کە نازناوی خولی ئیسپانی سوپەرکەپی ببێتەوە، لەو دەستکەوتە گەورەتر لای من دەرخستنی یامین لاماڵە. و دەتوانم بڵێم ئەگەر پێکان بهێڵێت ئەم کوڕاگەر لەگەڵ سکواتێکی گەورەیە، لەگەڵ چواردەورێکی باش، لەگەڵ دوو بەرگریکاری باڵی ناوازە، ئیرتیکازێکی پێرفێکت، باڵێکی ڕاستی، باڵێکی چەپی هێرشبەری باش، هێرشبەرێکی ناوازە، یاری بکات لەگەڵ مەنزومەیەکە، لەگەڵ تیپێکە یاری بکات کە تیپێکی تۆکمە بێت. دروستبوونەوەی میسی ئاستەمە و باسکردن لە دروستبوونەوەی میسی شتێکە لە خەیاڵەوە نزیکە. بەڵام ئەتوانین بڵین یاریزانێکی دەست دەکەوێت بەرشەلۆنا نیو ئەوەندەی میسی و یاخود سەرو نیو ئەوەندەی میسی یەکلاکەرەوە بێت بۆی لە یاریەکان. دەرخستنی یامین لاماڵ کارێکی گەوری چاوی دەبێت بۆ بەرشلۆنا و جگە لەوەش دەرخستنی کۆمەڵێکی دیکە و دەرفەتدان بە کۆمەڵێکی دیکە لە یاریزانان لە قوتابخانەی لاماسیا، چونکە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ڕانەرایەتی چاوی دەرخستنی و کۆمەڵە لاوی لاماسیە. ئەبەری بەرشلۆنا دەوێت بچێتەوە سەر ڕیتمەکەی خۆی، ناوێ هەموو تیپەکە بەگرێ بە سیپارەی گەورە واژوو بکات، نە، بەڵکو دەوێت هێدی لە قوتابخانەی تۆپی پێکەی خۆی یاریزان دەرخاتەوە، یاریزان سەر بخاتەوە. هەمان ئەو ڕیتمەی کە لە ڕابردووە کردیان کە ڕیکارد کردی دەرفەتیدایە مێسی وینی ئێستا، چونکە سەرڕەنگە زۆر هاوڕێ بڵێن مێسی گواردیۆلا، نەخێر، مێسی ڕیکاردە. ڕیکارد لە 7 ساڵیان مێسیێنە لە ڕکابەری چامپیۆنز لیگا لە ناو ستانفۆرد بریج چێلسی پێلێک هەڵوەشان. مێسی یاریزانی فرانک ڕیکاردە، ئینیێستا یاریزانی فرانک ڕیکاردە. ئەم لە لاماسیاوە یاریزانانەی هێنام دەرفەتەی پێدا. بۆیە ئەوەی چاوی کردوێتی هەمان ئەو دۆخەیە کە ڕیکارد کردوێتی لە بەرشلۆنە. ئەم خاڵە باشەش ئەم خاڵە بێزش لە بەرشلۆنە دابوونیە، لە چاوی دابوونیە. ئەکرێت پرۆژەی داهاتووی بەرشەلۆنە و ئەکرێت سەرۆکایەتی بەرشەلۆنە لەگەڵ ڕانەری نوێە بتوانن پێگاتەیەکی هێندە تۆکمە دروستکەن، داهاتوویەکی باش بۆ یامین لاماڵ دروست بێت و یامین لاماڵ بێتە یاریزانێکی گەورە و قورس لە تۆپی پێە. ئەگەر بەم جۆرە نەکرێت چۆن وەرزی ڕابردوو من هیوام خواست لەوەی کە ڕافایلیا و ڕیزەکانی میلان جێبڵێ بەش کە توانە و بارەکانی ئەم کوڕە نەفەوتێ، لە بێتموحی میلان نەتوانە و بارەکانی ئەم کوڕە نەفەوتێ، بچێتە یانەیەکی تموحدارە و بچێتە یانەیەکی ئەوە کە ئامانجی ڕکابەریکردنی نازناوە گەورەکان بێت. هەرو ساتەشی بۆندەکەی نوێکردوانێ وتم هیوادارم هەڵە نەبی، بەڵامەوە تا هەڵە بوو. بۆ یامین لاماڵیش هەمان هیوا دەخوازم، لەبەرەوەی من یاریزانەکانم بەلاوە گرنگتران، نەگەوەی لە چتی پێکەم خۆم هەندەری میلانم حەزمە کرد، ینی میلان گرێبەسی گەورەتری لە فار ڕافایلیاوە بکردا و لیاویش بەردەوام بواە لەو ئاستەی کە وەرزی ڕابردوو پێشکەشی کردووە. بەڵام دەمزانی کە دۆخەکە بەو جۆرێ. بۆ یامین لاماڵیش هەمان هیوامێ. ئەگەر بێت و بەرشەلۆنا ئەم ڕێکبوونەوەی ئەنجام نەیە، بەرشەلۆنا ئەم پێگاتە بێزە دروست نەکاتەوە لەگەڵ ڕانەری نوێ لە وەرزی نوێیە، هیواخوازم بە زووترین کات یانەیەکی گەورە بێت و یامین لاماڵ لە ڕیزەکانی بەرشلۆنە بگوازێتەوە بۆ ڕیزەکانی، چونکە ئەوەی لەم کوڕەدا دەمێنرێت توانایەکی گەورەیە، ئەوەی لەم کوڕەتا دەمێنرێت مواسەفاتێکی تایبەتە و تایبەتمەندیشی و دەرخستنیشی بۆ چاڤی هێرناندێز دەگەڕێتەوە کە توانی ئەم یاریزانە بەو جۆرە دەربخاوم یاریزانە لە تۆپی پیا بەم جۆرە نیشان. شیکاری وەرشی لەمڕۆ بە کۆتا دێنم، سبەی تایبەت بە چامپیۆنز لیگ و یاریەکانی چامپیۆنز لیگ پێتان دەگەمەوە تا کات خواتان.